کە منە و کەسانی ناوی گۆبتەپەیان نەبیست بێت وەکو ناوچەیەکە لە قوربانیدان و شۆڕشدا پشکی شێریان بەردەکەوێت بەڵام لە ڕووی خزمەتگوزاریەوە ئاوڕی پێویستیان لێ نەدراوەتەوە. لە نێو گۆبتەپەی شەیدەوە هاوڵاتیان داوای پرۆژەی خزمەتگوزاری دەکەن خەمیێوان گەیاندنی پرۆژەی قرتاوە بە ڕێگەوبانەکانی گوندی گۆبتەپە. ئەم گوندەمان 555 شەید و ئەنفالی هەیە. حکومت ناڵین پرۆژەکان کراوە، پرۆژەکان لە ئاسی ئەو قوربانیدان و ئەو ئەنفال و ئەو چیمێباراندا نەبوو بۆ سنوورەکەمان. داوا لە حکومەتەکەین کە ئاوڕێشی جددی لەم سنوورە بداتەوە بە تایبەتی سنووری قەڵاسیێوکە کە لە ڕووی خزمەتگوزاریەوە زۆر کەمتر کراوە لە چاو شوێنەکانی کەوە. پێویستمان بۆیە کە ڕێگاوبانەکانی ناو گوندەکە شۆستە و ناو کۆڵانەکان قیرتاو بکرێت و شۆستەی بۆ دروست بکرێ. ئەمە پێویستێکی سەرەکیە لە ئێستاە و خەسخانەکەمان بچووکە پێویستە بە گەورەکەی بکرێتە ناوەندێک بۆ هەموو گوندەکانی چواردەورەی گۆبتە بەشتوانی ئیسفادی لێکەن بۆ پێویستمان بە باخچەی ساوایان هەیە بۆ مناڵان کاواش پێویستێکی سەردەم ئێستا بۆ مناڵانکە تێکەڵە کراوە بەس قیرەکەی ماوە بەس قیرەکەمە کاتی خۆی ئەم شارع ئەگەر بینیتی ئەم شارع خۆی قیر بوو لە پرۆژەی ئاوڕۆکە قیرەکە هەڵقەندراوە قیر نەکرایەوە هەروە خۆی ماوەتەوە. داوامان هەیە کە قیرکرێتەوە هەم کۆڵانەکانمان بۆ قڕی ئەگەر ناودێکەش بە تاوەتی قیر ناکرێت 4-5 کۆڵانی سەرەکیمان هەیە ئەو 4-5 کۆڵانە تقریبان لەوێ 3 کیلۆمەتر 2 کیلۆمەتر 3 کیلۆمەتر ببێ بۆمان قیرتاو. سەرۆکی شارەوانی یاغزەلەر دەڵێت لە ساڵی 2013 دەرخستیان بۆ پرۆژەی قیرتاوکردنی ڕێگەوبانەکانی گۆبتەپە کردووە بەڵام بەوەی قەیرانی داراییەوە پرۆژەکە نەکراوە. لە ساڵی 2012 بۆ 2013 بە بڕی 918 میلیۆن دینار دروستکردنی ئاوەڕۆک و تێکەڵە ڕێژکردنی کۆڵانەکان چۆ بواری جێبەجێکردنەوە هەردووە بە دوای ئەوە شارەوانیمان توانێتی دیزاین و دەرخستە و کاری پێویست بۆ قیرتاوکردنی کۆڵانەکان ئامادە بکە بەڵام بۆی ئەو بارودۆخە دارای و ئابووری هەرێمی کوردستانی گرتەوە سنوورەکە ئێمەش وەکو سەرجەم هەرێمی کوردستان تووشی ئەو گرفتە بوو کە پرۆژەکانمان بە ئەنجام نەگەی بۆی خەران دارای و ئابووریەوە. داواکاری سەرەکی کەسوکاری شەیدان و ئەنفالکراوانی گۆبتەپە قیرتاوکردنی ڕێگاوبانەکانی گوندەکەیە خواستی ئەوانە حکوومەت هێرەمیان خێرخوازان ئەو پرۆژەیان بۆ جێبەجێ بکەن. عومەر غەریب، کورسات نیوز، گوندی گۆبتەپە لە ناحیەی یاغزەلەر.